لە ماوەی ڕابردووایەکێک لە هونەرمەندە دیار و دەنگخۆشەکانەوەی هونەرمەند پەرواز حوسێن بوو کە بەهۆی نەخۆشیەوە چووە دەرەوەی وڵات بۆ ئەوەی کە چارەسەر وەرگێت. دیارە بە خۆشحاڵیەوە لە ئێستاە بە تەندروستێکی باشەوە ئەو هونەرمەندە گەڕاوەتەوە بۆ هەرێمی کوردستان و لە ئێستاە با بڵێم لا کۆنگرێکی ڕۆژنامەوانیە گفتوگۆ دەربارەی تەندروستی خۆی و هەروە گەڕانەوەی و بەشێک لەو با بڵێم قورسایانەی کە لە پێشووترە بڕیونی و بەشێک لە چارەسەری خۆی کە کاری لەسەر کردووە و بەشێک لەو با بڵێم ژیانە قورسەی کە لە ماوەیەم چەند مانگەی ڕابردووە بەسەری بردووە. دیارە لە نێو کۆنگرێ ڕۆژنامەوانیەکەیە گفتوگۆی لەسەرەکە و قسە و باسی لەسەرەکە. دیارە ئەم هونەرمەندە لە ماوەی ڕابردووە بەداخەوە لە ڕێتۆری کۆمەڵایەتیەکانی خۆیەوە ئاماژەی بەوە کرد کە تووشی نەخۆشی بووە و دواتر دوایی چەندین هەوڵ و دوایی چەندین با بڵێن پشکنین ئاماژە بۆ کرات کە ئەم هونەرمەندە ئەچێتە دەرەوەی وڵات بۆ ئەوەی کە چارەسەر وەرگێت. دیارە ماوە لە ڕێی تۆڕی کۆمەڵایەتی خۆیەوە باسی بەشێک لەو قورساییانە و لەو هەنگاوە قورسانە ئەکرد کە لە نەخۆشخانەکان لە دەرەوەی وڵات بەسەری ئەبات و ئەو چارەسەرە قورسانەی کە وەری ئەگرێت و هەمیشە بەشێک لە گوێگرانی و لە فانەکانی و لە فۆلۆوەرسەکانی بە تایبەت لە نێو تۆڕە کۆمەڵایەتیەکانە هەمیشە دوعای چاکبوونەوەیان بۆ کردووە و هیوایان خواستووە کە بە تەندروستێکی باشەوە بگەڕێتەوە نێو کوردستان و نێو کەسوکاری. دیارە لە ئێستاە لە کۆنگرێکی ڕۆژنامەوانیە لە دوای ئەوەی کە ماوەی چەندین مانگە ئەم هونەرمەندە چارەسەر وەرەگرێت و توانیوێتی کە زۆر بە خۆشحاڵیەوە چارەسەرێکی باش وەربگرێت و جارێکی تر دیارە ئاماژەی بەوە کرد کە ئەگەڕێتەوە بۆ هەرێمی کوردستان و بە تەندروستێکی باشەوە گەڕێتەوە ناو خێزان و هەروەها کەسوکار و هەروە گەڕێتەوە ناو گوێگرانی. ئێمە ژۆک و پرۆگرامی کورسات مەگەزین وەکو دەستگای میدیای کورسات هیوای تەندروستی باش بۆ ئەم هونەرمەندە دیار و دەنگخۆشە خوازین و بۆ هیواین کە لە ئایندێکی زۆر نزیکە لە چەندین کاری هونەری جوانە ببینینەوە.